تەوەری کۆتایی پرۆگرامەکەمان گفتوگۆکەین هەڵبەتە لەم تەوەرە باز لە بابەتێکی گرنگەکەین کاویش پانێڵەکە ئەنجام دراوە بۆ کرێکارانی بیانی بۆمبستی گرێبەست یا خۆشیازی مامەڵەکردن لەگەڵ کرێکارانی بیانیە کە ئێمە بەشێوەیەکی گشتی ئەمڕۆ باز لە ئەو پانێڵاکەین کە ئەنجام دراوە هەروەها لەگەڵەوەشدا باز لە ژیان و گوزەرانی ڕابردوو ئەنجام درا بەڵێ باز لە ژیان و گوزەرانی کرێکارانی بیانەکەین لە هەرێمی کوردستانە با میوانداری زۆر بەڕێز عەقید دکتۆر ئاریان ڕەشید کە بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی ڕووبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکان و ڕاستەوخۆ لە ستۆریبانی کورسات نووسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لە بەردبانی باش بەخێر بێت دکتۆر بیانی باش بەخێر بێت مەمنون زۆر سپاس دکتۆر گەر سەرەتا هەر لە باسی پانێڵەکەەوە دەست پێ بکەین و کەزایی لە هەفتەی ڕابردووە پانێڵێک سازکرایە ئەنجام درا بۆ کرێکارانی بیانی بەشێکی گشتی پانێڵەکە چی لە خۆی گرت بۆ کەسانی کە بەشداریان تیا کردبوو کێبوون بەڵێ بێگومان ئێمە بەردەوام نەک تەنها جارێک لە ڕێگەی سیمیناراتەوە کۆڕ و کۆبوونەوەەوە بەشداریکردن لە پانێڵەکان بابەتی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤمان خستۆتە ڕوو و لە ماوەی پێم وایە هەفتەی ڕابردوو لە زانکۆی جیهان بە خۆشحاڵیەوە کە من سپاسیانەکەم لێرەوە دەرفەتێکیان ڕەخسان بۆ ئێمە بۆ قسەکردن دەربارەی بازرگانیکردن بە مرۆڤ یاخود بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لەو شێوازەی بازرگانیکردن بە مرۆڤ کە پەیوەندی بە کرێکاری بیانیەوە هەبێ بابەتەکەی من دەربارەی بێگومان لە چەند جارێک ئەمەم ڕوون کردوتەوە لە ئاسی نێودەوڵەتی سێ جۆری دیاریکراوی بازرگانیکردن بە مرۆڤەیە کەوانش بازرگانی سێکسیە و کاری زۆرە ملەیە خزمەتکارانی ناوماڵانە و بوو پێی کە بیانێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەن لە ئێستاوە لە پارێزگای سلێمانی کە جێگەی ئیشکردنی بڵین دایرەکەی ئێمەیە بابەتەکەی من لە بواری بڵین شێوازی بازرگانیکردن بە مرۆڤ بوو لە بە کرێکارانی بیانی یاخود بە کۆیلەکردنی ناوماڵانە و کرێکارانی کە لە ماڵانی شەکەن و من هەوڵما ببورن تیشک بخەمە سەر ئەو هەلو مەرجانی یاخودە و هەڵس و کەوتانی کە دەربارەی کە بەرامبەر بە کرێکاری بیانی ئەنجامە هێرێت کە لە کۆتاییە بازرگانیکردن بە مرۆڤ بەدیێنێت بەڵێ باشە سیارتە بسۆمە باشە کاتە دکتۆر بەشێکی گشتی ئەو بازرگانیانی کە بە مرۆڤەوە کرێت و بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە کام جۆرانەوە باست کرد چەند جۆرێک بازرگانیکردن هەیە بە مرۆڤەوە و بەتایبەتیش بۆ کرێکارانی بیانی کە ڕێژێکی زۆر لە ئێستا لە هەرێمی کوردستانە کارەکەن و هاتوونەتە هەرێمی کوردستانەوە بەڵێ بە شێوەیەکی گشتی بۆ کۆی کە چەند جارێک ئاماژەم پیاوە و هەر لە کەناڵەکەی بەڕێستانەوە چەند جارێکی تر بە ئاسمان کردووە لە ئاسی نێودەوڵەتی بازرگانیکردن بە مرۆڤ سێ جۆری دیاریکراوی هەیە کەوانش بازرگانی سێکسین کاری زۆرە ملێن و خزمەتکارانی ناوماڵانن بەو جۆرە پۆلێنکراوە کە بە ئینگلیزی سێکس ترافیکینگ دۆمەستیک سەرڤەتیوت و فۆرست لیبەر بەڵام بە هەمان شێوە چەند شێوازێکی تری بازرگانیکردن بە مرۆڤ هەیە لەوانە دەرهێنانی ئەندامانی جەستەی مرۆڤ بە تایبەتی گورچیلە و هەروەها ساڵ پێکردن دەچێتە زمانی بازرگانیکردن بە مرۆڤەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کرێکارانی بیانیەوە هەبێ کەمە نەک تەنها لە هەرێمی کوردستان یاخود لە پارێزگای سلێمانی یان لە عێراق ئەتوانم بڵێن بە شێوەیەکی بەرچاو لە تێک ڕای جیهانە ئەم شێوازەی بازرگانیکردن بە مرۆڤ بە کرێکارانی بیانی باوترە و زیاترە ئەمەش بێگومان ئەتوانم بڵێم هەڵە تێگەشتنی هەیە دەربارەی بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بەگشتی لای خۆمان چونکە تێگەشتن بۆ بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بەگشتی کەمە بەو پێی کە تەسمیەکی نوێ لە وڵاتی خۆمان و یاساکەش لە 2012 لە عێراق دەرکرا و لە 2010 لە هەرێمی کوردستانە نەفاس کراوە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بۆیە زۆر جارێ بە ڕوبەڕووی و ئاستەنگا بینەوە کە تەنانەت خودی قوربانیانیش درک بەوە ناکرد کەمانە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بن لە ڕاستیە کرێکارانی بیانی بۆ پێی کە لاوازن و توانای بەرگریکردن لە خۆیان کەمە جۆرێک مامەڵەیان لەگەڵا کرێکە ئێمە ئەتوانین بڵین لە بە گوێرەی تەکیفە قانونیەکەی تەکیفە یاسایەکەی لە ژێر پێناسەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ جێگەیە بێتەوە. باشە دکتۆر هەنێک لە کرێکارانی بیانیمان هەیە کاتێک گیان بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان کار بکەن ڕەنگە حەزکەن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کار بکەن بەڵام دواتر سەیرەکەی ئەم کرێکارانە ئەبن بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئەمەش هەر جۆرێک نییە لە بازرگانیکردن بە ئەمانەوە بۆ کرێکاران بێگومان هەر بە گوێرەی مادەیەکی پێناسەی بازرگانیکردن بە مرۆڤ ئەو هەڵسو کەوتانی کە دەربارەی هەر مرۆڤێک بکرێمەرج نییە بیانی بێ بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەمەیرێ بەڵام بۆ پێی کە بیانیەکان وەکو وتم کە
لاوازن بۆ بەرگریکردن لە خۆیان ئاسانترە بۆی کە ببنە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بە بیانیان لە هەرێمی کوردستان کە من لە پانێڵەکەش زۆر بە وردی ئاماژەم پێەیە بە جۆرێک هەڵسوکەوتیان لەگەڵاکرێت لەلایەن خاوەن ماڵەوە لەلایەن کۆمپانیای هێنانی دەستی کارەوە لەلایەن خاوەن کارگە و کۆمپانیەکانەوە کە ئەمانە هەمویان ئەتوانین بڵێن بازرگانیکردن بە مرۆڤ دروست دەکات لەوانە بۆ نمونە کڕی ناچاری کارکردنیانەکەن بۆ ماوەیەکی زیاتر لەوەی کە لە یاسای کار دیاری کراوە بۆ نمونە لە بەری 8 ساعت 12 ساعت کاریان پێکرێ و هەندێک جار کری ماگانەیان پێنایرێ یاخود بە گوێرەی ڕێنمایی کار هێنانی کرێکارانی بیانی لەلایەن کۆمپانیەکانی هێنانی دەستی کارەوە دەرهێنانی ئیقامە و هەموو دۆکۆمنتەکانیان نەکەوێتە ئەستوی کۆمپانیا بەڵام لە زۆربەی جارەکانە کۆمپانیەکانە ماخەنە ئەستوی کرێکارەکان یان خەنە ژێرباری قەرزێکی زۆرەوە و بە هەمان شێوەکۆی کە جەنابەت ئاماژە پێیا لە زۆر بارودۆخا دەنێرێن بۆ پارێزگەکانی دەرەوەی عێراق چونکە حکوومەتی عێراقی بە ڕسمی ڕێکەوتنی لەگەڵ هیچ وڵاتێکی بیانی نییە بۆ هێنانی کرێکاری بیانی بۆیە ئەم کرێکارانە کە یەن ئیستیغلالی بارودۆخیانە کرێوە نێردرێن بۆ پارێزگەکانی دەرەوەی عێراق بێگومان بردنەکەیان خۆی لە خۆیان ئەگەر ئەو بارودۆخی تیا بەدینێ بە بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەم نایە توانین بڵێن ئەمە قاچاقچێتیە بەڵام کاتێک ئەم بردنا ئەبێتە هۆیەوەی کە کرێکارەکە ئیستیغلال بکرێت و کری پێنەیرێت و لە دەست بەسەر دۆکۆمنتەکانیان بگیرێ بە تایبەتی پاسپۆرت بە بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەمەیرێ. بەڵێ دکتۆر هەندێک جار ئەو کرێکارە بیانیە سکاڵای یاسایی لەسەر خاوەنکارەکەی تۆمارەکات لێرە پرسیارەکەم چی یاسایەک پشتیوانی لەو کرێکارە بیانیە کە سەبارەت بە تۆمارکردنی ئەو سکاڵایە؟ بەڵێ بەڵێ بێگومان یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ هەیە لە هەرێمی کوردستانە بەرکار کراوە لە 2018 کە یاساکە لە 14 مادە پێکاتوە لە مادەیەکە پێناسەی بازرگانیکردن بە مرۆڤی کردو بە شێوەیەکی گشتگیر نەچۆتە ناوردەکاریەکانیەوە و دواتر لە مادە 5ەوە سزاکانی دیاری کردووە بۆ کەسانی کە بازرگانی بە مرۆڤەکەن و شتێکی کە کە لەم یاسایا گرنگە ئەوەیە کە ئەو کەسی کە تاوانی دەرحەقە کرێوە کۆی کە لە قانونی عقوباتی عراقیە هەیە بە مەجرا عەلەیهی تاوان لێکراو لە قەڵەمەیرێ لەم یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بە قوربانی لە قەڵەمەیرێ بە ڤیکتیم بەڵام وەکوتم بەو پێی کە نەچۆتە ناوردەکاریەکانیەوە شێوازی هێنانی ئەم بیانیانە چۆنێتی مامەڵە لەگەڵاکردنیان بەو پێی کە بازرگانیکردن بە مرۆڤ تەنها کرێکاری بیانی ناگرێتەوە تا ڕادەیەک بەرچاوڕوونی نییە بۆ چۆنێتی مامەڵەکردن بەڵام ئێمە یاسای کارمان هەیە لە هەرێمی کوردستان و ڕێنمایی ژمارە 2015 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیمان هەیە تایبەت بە کرێکارانی بیانی و شێوازی کارکردنیان لە هەرێمی کوردستان من بەشێکی ببووە لە زوڕی حاڵەتەکانە لە نووسنگی خۆمان کاتێک کە دۆسیەک لەو شێوەیە کە جەنابەت ئاماژە پیایەتە نووسنگەکە کرێکارێکی بیانی سکاڵای تۆمار کردووە ئێمە بەرچاوڕوونی لە ڕێنمایەکە وەرەگرین ینی وەکو ئیندیکەیتەرێک وایە نیشاندەرێک وایە بۆ دۆزینەوەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ نمونە بە گوێرەی ڕێنمایەکە ئاماژی بەوەیەوەکەم کرێکارە بیانیانە چۆنیە لە هەرێمی کوردستانەوە چۆن مامەڵەیان لەگەڵاکرێ چۆن کریان پێیرێ چۆن نتوانن بگەڕێنەوە چۆن شێوازی گەڕانەوەیان بە چ جۆرێکە ئەو وەقتی کە ئەی بەسن لە نێوان خۆیان و خاوەن ماڵ و کۆمپانیەکان دواتر هەڵۆشانەوەی عەقدەکە بە پێی ئەم ڕێنمایە مافی کرێکاران بە شێوەیەکی توانم بڵێم تا ڕادەیەک باش دیاری کراوە سەرەڕای ڕێخنەکارمان لە خودی ڕێنمایەکە ڕێنمایی ژمارە 2 بەڵام لە ڕێگەی ئەم ڕێنمایەوە ئێمە بۆمان دەرەکەوێت کەم کرێکارە بیانیە دووچاری بارودۆخێک بۆتەوە کە ئێمە توانین بە نیشاندەرێکی دابنێن بۆەوەی کە ئەمە بازرگانیکردن بە مرۆڤی پێوە کراوە. بەڵێ دکتۆر من پرسیارێکم لا دروست بوو تا چەند هەرێمی کوردستان و عێراق بەگشتی پابەندی بڕیار و یاسانی و دەوڵەتەکان سەبارەت بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بەڵێ بێگومان لە بواری ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤە ئەتوانم بڵێم لە دوای جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ و پێشتریش چەندەها ڕێکەوتنامە و پەیماننامە و پرۆتۆکۆڵی نێودەوڵەتی بۆ بەرگریکردن لە مافی مرۆڤ کراوە بەسراوە لە نێوان دەوڵەتانە بە تایبەتی ڕێکەوتنامەی مافەمەدەنی و سیاسەکان و ئابووری کۆمەڵایەتی و کولتوریەکان کە لە دوای جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە ساڵی 1966 ئیمزاکراوە ئەمە بەشێکی گرنگی مافەکانی مرۆڤی دەستنیشان کردووە لە ناویشیانە قەدەغەی بازرگانیکردن بە مرۆڤ و قەدەغەکردنی کۆیلایەتی و ئەوانەی ڕاگەیاندووە بەڵام ئەوەی کە گرنگ بێت بێگومان چەندەها ڕێکەوتنامە پرۆتۆکۆڵی تر بۆ مافی کرێکارانی بیانی لە کاتی کۆچکردن بۆ وڵاتان لە کاتی بوونیان لە وڵاتێکی بێگانە لە نێوان دەوڵەتانە بەسراوە ڕاگەیاندراوە بەڵام گرنگترینیان ڕێکەوتنامەی پالێرمۆیە یا پرۆتۆکۆڵی پالێرمۆ کە لە 2000 بەسراوە لە ئیتالیا
لەلایەنەتەوە یەکگرتوەکانەوە کەمە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. بەڵام ڕێکەوتنامەی کە بە هەمان شێوەکوتم بۆ کرێکارانی بیانی ئەنجام درراوە، بەڵام بۆ پێی بازرگانیکردن بە مرۆڤ تەنا کرێکارانی بیانی ناگرێتەوە. بۆیە کۆمەڵگەی نێودەوڵەتی پرۆتۆکۆڵێکی تایبەتی بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ کە ناوی پرۆتۆکۆڵی پالێرمۆیە بەستووە. دواتر زۆربەی وڵاتان لە ناوی شانە عێراقی انزیمامی لە ڕێکەوتنامەکە کردووە. بێگومان کاتێک دەوڵەتێک کاندامی نەتەوە یەکگرتوەکان بە یاخود ئەندام نەبێ بە گوێرەی جۆری ڕێکەوتنامەکە پرۆتۆکۆڵەکە بۆ نمونە هەندێک پرۆتۆکۆڵ ئاماژە بەوایان کەمە هەموو دەوڵەتانی جیهان ملزەمەکە، هەندێک ئەو دەوڵەتانی کە ئینزیمامیان لە ڕێکەوتنامەکە کردو یاخود بەشدار بوون لە ڕێکەوتنامەکە. عێراق لە سەرەتا بەشداری ڕێکەوتنامەکە نەبووە، بەڵام دواتر ئینزیمامی کردووە لە ڕێکەوتنامەکە. بە هەمان شێوە ڕێکەوتنامەی بەرگریکردن لە مافی کرێکارانی کۆچبەر و خانەوادەکانیان کە ڕێک بەم ناونیشانەیە عێراق ئینزیمامی تیا کردووە. تەنانەت دەرکردنی یاسا عێراقیەکە لە 2012 ئەتوانم بڵێم لەسەر ڕۆشنایی ڕێکەوتنامەی پالێرمۆ وەریگرتووە. باشە کاتە دکتۆر ئەگەر باسێک لە پانێڵەکە بکەینەوەنەوە لە سەرەتا ئاماژەت پێکرد کە شێوازی گرێبەست و ئەمانە دڕوو کردوانە بۆ کرێکارەکان ڕەنگە هەنێک کرێکارمان هەبێت کە لە جەرەوە هاتبێت تەنها ئیشەکە بکات نزانێت گرێبەستەکەی چۆنە لەگە خاوەنکارەکەیە و شارەزایەکی باشی نەبێت لە ڕووی گرێبەست لە شێوازی کارکردنی و شێوازی ئۆفەکانی کە هەیەی بە هەمان شێوە. ئێوە لە پانێڵەکە تا چەند ڕوونکردنەوەتانیاوە بۆ کرێکارە بیانەکان بۆ ئەوکە بە شێوکی باش گرێبەست بکەن و لە پانێڵەکەش هاگەیشتن بەچی و گرنگی پانێڵەکە چی بوو؟ بەداخەوە پانێڵەکە لە زانکۆی جیهان بۆ خوێندکارانی کۆلیژی یاسا بوو کە هەرچەندە مە گرنگی خۆی هەیە بۆ کرێکارە بیانەکان نەبوو کە بریا ئێمە بمانتوانایە لە دەرفەتێکە یاخود بە بەردەوامی هەرچەندە هەوڵەیەن بە بەردەوامی کرێکارە بیانەکان تێبگەێنین کاتێک گەنە هەرێمی کوردستانەوە چی بکەن، چۆن ڕەفتار بکەن بۆی نەکەونە بارودۆخێکەوە کە ببنە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ. من وەکەوەی کە بە جزئی ئاماژەم پێیا ڕێنمایی ژمارە 2015 هەرچەندە ڕێنمایەکی باشە بۆ مامەڵەکردن لەگەڵ کرێکارانی بیانی، بەڵام لە میانەی جێبەجێکردنی یاساکەی ئێمە وە دروستبوونی کەیسەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بۆمان دەرەکەوێت کام ڕێنمایە پێویستی بە جارێکی تر داڕشتنەوە یاخود هەموارکردنەوە هەیە یاخود ڕێنمایەکی نوێ دەربکرێت، چونکە بە بڕای ئێمە گەشتونەتەوە قەناعەتی کە شێوازی هێنانی کرێکارە بیانیەکان بەستنی گرێبەست لەگەڵیانە، کارکردنیان لە ماڵان، گەڕانەوەیان بۆ وڵاتی خۆیان، مامەڵەکردنی کۆمپانیا لەگەڵیانە بە بەردەوامی کێشەیتیایە کە ڕێنمایەکە نەیتوانیوە چارەسەری بکات. بۆیە من زۆر جار پێشنیاری وەم کردووە تەنانەت بۆ وەزارەتی ناوخۆیە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش کام ڕێنمایە بێ بە جۆرێک ڕێک بخرێت کە کرێکارە بیانیەکان نەکەونە ژێرباری جۆرێک لە قەرزەوە بەرامبەر بە کۆمپانیەکانی هێنانی دەستی کار. کەمە یەکێکە لە کێشە گەورەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی کە ئێمە ئاگادارین کاتێک کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی پارەیەک سەرفەکەن بۆ کرێکارە بیانیەکان لە کاتی هێنانیان بۆ ئێرە، بۆ نمونە لە کڕینی بلیتەکانیانەوە لە ڕسوماتی کۆدی ڤیزەوە، دواتر لە ماوەی مانەوەیان لێرە ئەو پشکنینە پزیشکیانی کە بۆیان نەکرێت ئایان خەنە ژێرباری قەرزێکەوە کە بە شێوەیەکی گشتی بە گوێرەی دۆکۆمنتارەکانی شێکێک لە شێوازەکانی بازرگانیکردن بە مرۆڤ خستنە ژێر باری قەرزی قوربانیەکەیە. لەبەرەوە کاتێک ئەم کرێکارە بیانیانە لە ماڵان تووشی ئیشکالێکە بن جۆرێک کێشیان هەیە و ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ کۆمپانیا فشاریان لەسەر دروستەکە کە نەگەڕێنەوە، چونکە لەو کاتێک کە کۆمپانیا ئەم کرێکارە ئەیا بە ماڵێک مەبلەغی 4,000-5,000 دلار بۆ 6 بۆ 7,000 دلار لە خاوەن ماڵەکە وەرەگرێت. بۆ یە کاتێک کرێکارەکە کە ئەوێ بگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە کۆمپانیا ئەبێ مساومە لەگەڵ خاوەن ماڵەکە بکە بە جۆرێک ڕێکەوتنی لەگەڵا بکە بەشێک لە پارێکی بوو بگەڕێنێتەوە، کاتێکیش کە ناوێ و پارەیە بگەڕێنێتەوە فشار لەسەر کرێکارەکە دروستەکات کە لە ماڵەکە بمێنێتەوە. بۆیە لەم حاڵەتە کرێکارەکە پەنا بۆ ڕاکردنە بە یاخود بۆ جۆرێک لە ڕفتاری هەڵهاتن لە خاوەن ماڵەکە کە بە تاوان بەسەر خۆی ئاشکێتەوە و ئیجراعاتی لەگەڵاکرێت. لە هەنێ بارودۆخیشە کۆمپانیەکانی هێنانی دەستی کار بەرامبەر بە گەڕانەوەی بە وڵاتەکەی خۆی مەبلەغی 4,000-5,000 دلار 6,000 دلار لە کرێکارەکان وەرەگرن یاخود داوایان لێکن کەمانە هەمویان ئەتوانن بڵێ بازرگانیکردن بە مرۆڤ. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەخی دکتۆر ئاریان ڕەشید بەڕێبەری نووسینگەی سلێمانی ڕوبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکان. سپاس بۆی کەم بەیانە لەگەڵمانە بووی دووە کۆمەڵێک زانیاری زۆرت بدەین. سپاس بۆ جەناب دکتۆر. سپاس سەرکەوتوو بن. مەمنون.